خەڵکی تێکۆشەری کوردەوە ئاگادارن ئاکەپەی فاشیست لە هێرشەکانی بۆ سەر باشووری کوردستان و هەرێمی ئازاد بەردەوامە، بەڵام بە خۆشحاڵیە و گریلاکان شکستێکی زۆر باشیان پێداوە، سەر لێ شێوا بووە. هەلومەرجی ناوخۆی تورکیە و لە دەرەوە لە ناوە زۆر ئاڵۆزە و زۆر خراپە، بەتایبەت لە بواری ئابووریدا ڕووخاوە و نزیکی هەڵبژاردنە ئەوێ سەرکەوتن بەدەست بێنێ بۆی خەڵکی خۆی فریو بدە، بەڵام خەڵک وریان و بۆ شتانە فریو ناخۆن. سەرکەوتنی گریلا سەرکەوتنی هەموو لایەکە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان، سەرکەوتنی گریلا بە سەرکەوتنی خۆتان بزانن و مەهێڵن هیچ لایەنێک پیلان لەسەر گریلا بەڕێو ببە. سەرکەوتنی گەلی ئێمە لە زامنی یەکگرتووایە. ئەگەر ئێمە یەکگرتوو بین داگیرکەرانی کوردستان ناتوانن هیچ پیلانێ دژی ئێمە بەڕێو بەرن و بەداخەوە هەندێک لە سەرکردەکانی باشوور بانگەشەی ئەوەکەن کە ئاکەپە تەنها دوژمنی پەکەکەیە. وانە ئەوە دوورە لە ڕاستی. ئاکەپە دژمنی هەموو کورد و کوردستانە. گەلی ئێمە بێ وشیار بێ بە بەرخۆدانی خۆیان، بە بەرخۆدانی نەتەوەیی پیلانەکانی داگیرکەری کوردستان فەشەلکەنەوە. سەرکەوتن هەر بۆ گەلی ئێمەیە و داوا لە هونەرمەندان ئەکەم بەتابەت لە باشووری کوردستان کە دەرفەتێکی ئازادە وڵاتی خۆمانە بتوانن بەردەوام چالاکی مەدەنی و شارستانی بکەن بۆ بەرپەرچدانەوە شەرمەزارکردنی هێرشەکانی ئاکەپەی فاشیست بۆ سەر خاکی باشووری کوردستان و هەروەها بۆ سەر ناوچەکانی تر کە گریلا بە بەرخۆدانێکی باش لە گارە سەریان لە شێوان تووشی شکستێکی زۆر باش بوو بەڕاستی. وە لەم ئۆپراسیۆنان دوای شەوکەدای نابوو بۆ خۆی کە حکوومەتی عێراق و هەرێم کە هاوکاری بوون بتوانێت سەرکەوتن بەدەستبێنێ، بەڵام بە خۆشحاڵیەوە شکستی هێنا و سەرکەوتن بۆ گەلی ئێمەیە و نەمان بۆ ئاکەپەی فاشیستە.